بەڵازان خۆشەویستانمان لە تەوری دووەمی بەرنامەکەماندا باز لە چارەسەرکردنی کێشەکان دەکەین لە نێو خێزاندا بە میوانداری بەڕێز مامۆستا عادڵ تۆفیق ڕێنمای کاری خێزانی. مامۆستایان زۆر بەخێر بێ. سوپاس بۆم دەرفەتە ڕێنمای کاری کوردی خێزانی ژەرەگرێتەوە پەروەردە و خێزان پێکۆم. مامۆستا حتمەن بوونی خێزان بێ کێشە نابێت، بێ گرفت نابێت، بەڵام ئەوەی کە گرنگە بچووک بکرێتەوە کێشەکە گەورەتر نەکرێت، هەوڵ نەچێتە دەرەوەی خێزانەکە. چی بکرێت بۆی کە هەر لە نێو خۆیاندا ئەو کێشانەکان بە زووی چارەسەر بکرێت؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ڕێز و سڵاوم بۆ بەڕێستان بۆ بینەرانی عەزیزیم بەرنامەیە. حتمەن تعریف و پێناسی خێزان و لێکدانەوەی کۆمەڵناسان و دەرووناسان و زانایانیش بۆ خێزان کۆمەڵێک لێکدانەوەیکی گشتگیرە. لای کۆمەڵناسەکان قەناعەتیان وایە کە خێزان بازنە یەکەمی پێکهاتنی کۆمەڵگایە، کەواتە ئەگەر کۆمەڵگا وجودی هەبێ بێ خێزان هەبێ، ئەگەر خێزان وجودی نەما وا ناکەی لە دەستچوو کۆمەڵگاکەشی رازەی لەبەر یەک هەڵەوەشێ. و دەرووناسەکان قەناعەتیان وایە کە ڕەگ و ڕیشەی حاڵەت و نەخۆشیە دەرونیەکان لە خێزانەوە سەرچاوەگرێ، کەواتە لێرەیە بەشێکی پەیوەندی بە پرسیارەکەی بەڕێستەوە هەیە. ئەگەر حاڵەتە دەرونیەکان پەیوەندی بە خێزانەوە بەدڵنیاییەوە حاڵەتە کۆمەڵایەتەکانیش هەر بە هەمان شێوەیە. ئەمە لێکدانەوەی دەرووناسەکانە. بۆیە ئەگەر لای بەشێک لە پزیشکان ئەڵێن هەندێک لە نەخۆشیەکان نەخۆشی بۆ ماوەیین، ئایا نەخۆشی دەرونیەکانیش نەخۆشی بۆ ماوەیین؟ مەسەلەن خەمۆکیە، کەئابەیە، قەلەقیە، دڵەڕاوکەیە. بەشێک لەمانە منەڵێم ئەگەر ئەو لە ڕووی بایۆلۆژیەوە بۆ ماوەیی بێ، ئەمیان لە ڕووی فسیۆلۆژیەوە ئەبێتە حاڵەتێکی بۆ ماوەیی، یاخود لە ڕووی سایکۆلۆژیەوە بێتە حاڵەتێکی بۆ ماوەیی. بۆ نمونە کەسێک لە ناو خێزانێکی خەمۆکا گەورەیە بێ، ئۆتۆماتیکی سێرەکەی خۆشی تەبعێکی خەمۆشی وەرەگرێ. کەسێک لە ناو خێزانێکی شپرزەیە گەورەیە بێ، ئەبینی ئەمیش وردە جۆرێک لە حیاتی ئەچێت تا دۆخێکی نائاسایی. ئەوەی کە گرنگە مەسەلەن ئەم خێزانە کە بەیەکەوە ئەتوانن ژن و مێردێک کیانێک دروستکەن، ئەم کیانە بە قەنەعەتی هەردووکیان کە متمانی تەواویان بەیەکەیە ڕاستە لە دوو سروشتی جیاوازەوە هاتوون، لە دوو خانەوادەی جیاوازەوە هاتوون، لە دوو تەبیعەتی جیاوازەوە هاتوون، ئەکرێ لە دوو ژینگەی جیاوازیشەوە هاتبن. هەندێک جار خێزانەکان کاتێکە بە یەکەوە کۆبن و هەریەکیان خەڵکی شارێکن، ئەکرێ خەڵکی وڵاتێکیش بن، یا خود شار و شارۆچکەکان جیاوازن. ئازایەتی بۆ ئەو کەسەیە کە ئەتوانێت سەقامگیری خێزان ڕاگرێ، چ پیاوەکە بێ یاخود ژنەکە، چونکە هەردووکیان لە پێناوی ئارامیە بڕیاریاندا بە یەکەوە بن، چونکە خۆ لە ماڵی باوکیانە دەرنەکرابوون، هەردووکیان قەنەعەتیان وابوو بە یەکەوە ئەتوانن هێلانەیەکی جوان دروستکەن، خانوویەک بۆ ئارامی، خانەیەک بۆ ئارامی. ئەگەر ئەم ئارامیە تێکچێ، ژیانی ئەم دوو کەسە هەردووکیان تێکەچێ، بە تەنها خۆشیان نا، وەڵکو ژیانی خانەوادەی هەردوو لایەن تێکەچێ، چونکم ئەبێتە بەشێک لە خەم و لە هەمی خانەوادەی هەر باوکەکەی کوڕەکەش عەفو پیاوەکەش یاخود ژنەکە، کەواتە نیگەرانیەکان لێرە بە تەنها ناوەستێ. بۆیە هەردووکیان ئەتوانن ببنە هۆکاری بچووکبوونەوەی کێشە خێزانیەکان یاخود برەودان بە کێشە خێزانیەکان. بەڵام ئایا کێشە خێزانیەکان لە چیەوە سەرچاوە ئەگرێ؟ ئەمە دیاریەکە ئایا کامیان ڕۆڵیان وەکو ئەڵێ لەم بوارەیە پشکی شێری بەرەکەوێ، ئایا لە ڕووی ئابووریەوە سەرچاوی گرتووە یان لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەرچاوی گرتووە، یا خانە گومانیە لە نێوان ئەم ژن و مێردایە بەیەکەوە بۆتە هۆکاری دروستبوونی ئەو گرفت و کێشە خێزانیانەی کەوا هەیە، یان هەستنەکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر بەو ئەرکەی کە ئەکەوێتە سەرشانی هەردووکیان. چونکە ژن خوای گەورە تایبەتمەندی پێبەخشیوە لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی دەرونی، حتا لە ڕووی جەستەییەوە بۆ ئەو مهمەیە کە بووی دروستکراوە. پیاویش بە هەمان شێوە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و جەستەییەوە خوای گەورە تایبەتمەندی پێبەخشیوە بۆ ئەو مهمەیە کە بۆی دروستکراوە، کەواتە ئەو ئەرکانی کە ئەکەوێتە سەرشانی ژنێک خوای گەورە تایبەتمەندی خۆی پێبەخشیوە، و ئەوە کانی کە ئەکەوێتە سەرشانی پیاوێک خوای گەورە تایبەتمەندی ئەویشی بۆ پیاوە بەخشیوە. کەی ئەم حاڵەتانە دروست ئەبنە کێشە، کەی خۆشیەکان ئەبنە ناخۆشی، ئەو کاتێک کە هەر یەکێک لەمانە بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەڵنەسی. باش، من پرسیارێکەکەم لەوە چێت تۆزێک وەڵامەکەی قورس بە مامۆستا تەرکیشیتیانی تەرکیشیتیانی ئەویان خۆ دەزانی. ئەم کێشانە کە ڕوەدەن، جەنابەت سەرچاوەکان باس کرد، ئەگە مادی بێگە هەر بابەتێکی دیکە بێ، دوجار کێشەکە ڕووی داوە لە خێزانەکە. پرسیارەکەم بەعامە، نەک بۆ ینی چەند خێزانێک. لەم ژن و پیاوە کامیان زیاتر هەوڵی بچووکردنەوەی کێشەکان و حەلکردنی ئەدەن بەعام،
یا کامیان هەوڵی تەرویج و بە بازارکردن و گەورەکردنی و لای کەسێکی تر کەسی سێهەم باسکردن زیاتر ژن هەوڵایە کێشە بچوو کاتەوە یان پیا و هەوڵایەت لێرەیە ئێمە توێژینەوەیکی تایبەتمان نییە بڵین ئایا هۆکاری سەرەکی تەرویجدان بە کێشە خێزانەکان ژنەکەن یا پیاوەکەن بەڵکوەکەوێتەوە سەر سادەیی هەر یەکێک لەوان ئەکرێ هەندێک جار هۆکارەکە پیاوەکە بێ یاخود هەندێک جار هۆکارەکە ئافرەتەکە بێ ژنەکە بێ کە لەناو خێزانەکەیە بە یەکەوە ئەژین بەڵام مەسەلەن ژن چی ئەوێ لە پیاو ڕێزگرتن خۆشەویستی ئەی پیاوە چی ئەوێ لە خانمەکەی حەزەکە خانمێکی شۆخ و شەنگ بێ لە ماڵەکەیە ژنەکە حەزەکە پیاوەکەی پێ بڵێ خۆشمەوێ ئەم هەستەی کە لە ناخی پیاوەکە هەیە بەرامبەر بە ژنەکەی پیاوەکان تۆزێ لەمەیە ڕەزیلن ئەم هەستە خۆشی ئەوێ بەڵام دەری نابڕێ بە زار دەری نابڕێ ڕەنگە بە کردار دەری نەبڕێ بەڵام لە ناخە زۆریشی خۆشی ئەوێ ئەی پیاوەکان حەزەکەن کە هاتنەوە لە ماڵەوە ماڵێکی ئاوەدانیان هەبێ ماڵێکی پاک و خاوێنیان هەبێ ماڵێکی شپرزەیان نەبێ ژنەکان حەزەکەن پیاوەکەیان باوکێکی باش بێ بۆ مناڵەکانیان و لە بەرامبەری ئەمەشە پیاوەکانیش حەز ئەکەن ئەو ئەرکانی کە ڕای ئەپڕێنن ڕۆژانە بایەخی پێ بدرێ بنرخێنرێ ڕێزی لە بیگیرێ یعنی لە بەیانی لە دەرەوەی هەتاوەکو ئێوارەکە ئێوارە هاتەوە بۆ ماڵەوە بە سەر بۆڵە بۆڵ و ئەوەمان هەیە و ئەوەمانیوە ئەو شتانانەیەتەوە ڕێز لە مانوبوونەکەی بگیرێ ئەمە لە لای پیاوە زۆر گرنگە کەواتە لە کاتێکە ئەبینین ئەم سێ تایبەتمەندیەمان باس کرد بەی لەوەتەری هەر کامێکیان وردە کێشە سەر هەڵەیە بۆیە زۆر گرنگە کاتێکەوە پیاوەکان حەزەکەن خانمەکانیان وابێ خانمی بە سەلیقە هەوڵ با بەو شێوازە بێ کە پیاوەکەی دڵی پێی خۆشە بێ و هەروەها خانمەکان حەزەکەن هاوسەرەکانیان بەو شێوازە مامەڵە بکەن و تایبەتمەندیان بەم جۆرە خەمڵی بێ ئەمانیش هەوڵ بن بەو جۆرە بن کە خێزانەکانیان لیان ڕازیە بن خۆشیانەوێن یاخود هەردووکیان دەبنە مای دروستبوونی خۆشەویستی لە بین یەکترا بۆیە خانی دەڵێ ژن و مێرد یا هاوسەرن یا هاوشەڕن ئەگەر هاوسەر بوون هەردووکیان سەرکەوتون بەڵام ئەگەر هاوشەڕ بوون هەردووکیان دۆڕاون ئەمیان نەخۆنج ئەویان نەساز ئەم بڵێ سیر ئەو بڵێ پیازی ترە و کاتە چی دروستە بێت لە بین ئەم دوانە بەردەوام چەلەحانێ و ڕێزنەگرتنی یەکتر و دەنگبەرزکردنەوە بەسەر یەکترا و هەروەها فەرامۆشکردنی منداڵەکان و بێبایەخکردنی ئەو ئەرکە پیرۆزەی کە لەسەر شانیانە و کەم تەرخەمی بەرامبەر بەو گرێبەستەی کە لە نێوان هەردووشیانە بەستراوە کە خوای گەورە بە میثاقان غەلیظا ناوی ئەبا لە هەمان کاتە لە بینی ژن و پیاوە ومن ئایاته ئەن خەلەق لەکم من ئەنفوسیکم ئەزواجا لیتەسکونوا ئیلەیها سوکنایی بەچی دروستە بێ سوکنایی خوای گەورە فەرمی ئەگەر سوکنایی دروست کرد ئارامی لەم خێزانە دروست بوو ئەبینی ئەم کوڕە لە شوێنێک بووە لەگەڵ دایک و باوکێک ژیاوە تا تەمەنی 20 ساڵ بۆ 25 ساڵی ئێستاکە لەم خانەوادێ دەری ئەهێنی ئەم کچە لەگەڵ دایک و باوکی ژیاوە تا تەمەنی بۆ منە 18 بۆ 20 ساڵی لەم خانەوادەیە دەری ئەهێنی لەگەڵ یەکێکە بەیەکەوە ئەژێ ئەگەر سوکنایی و ئارامیەک نەبێ چێ ئامادەیە خانەوادەکەی خۆی بەجێ بێڵێ خۆ لە ناو خانەوادەکەی خۆیان ڕێزی لێ گیراوە احترامی گیراوە پێگەی پارێزراوە بەڵام قەنەعەتی وایە ئیتر پێویستی بە ژیانێکی ترە چونکم بۆ خۆی سیقەی بەخۆی بۆ دروست بووە خێزانداری بەرپرسیارەتیە ئەگەر پرسیقەی بەخۆی بۆ دروست نەبێ و نەتوانێت بەرپرسیارەتی هەڵبگرێ هەموو کەسێک ناتوانێت بەڕاستی چ ڕۆڵی پیاو ببینی یاخود ڕۆڵی ژن بۆیە ئەم حاڵەتانەوە کە ئێمە دیاری بکەین ئایا پیاوەکان خەتابارن لەوەی کەوا کێشەکانی خۆیانە بنە دەرەوەی خێزانەکانیان یاخود ژنەکان ناتوانن تەحملی ئەو معانات و ناڕەحەتیە بکەن کەوا لەلایەن پیاوەکۆ بۆیانە خۆڵخێنرێ ئامادەن بیبەنە دەرەوە کەسێکی تر بۆیان چارەسەرکە لێرەیە ئێمە دەڵێن چۆن نەخۆشێک بۆ چارەسەرکردن پەنا ئەبادە بەرپزیشکێک بۆ ئەوەی تەشخیصی نەخۆشەکەی بۆ بکاو چارەسەری گونجای بۆ بدۆزێتەوە ئەگەر کێشەی نێوان ژن و پیاویش گەیشتە ڕادەیە کە بە خۆیان چارەسەر نەکرا گرنگە لە لای ڕاوێژکارێک یان کەسێک کە هانای بۆ برن بەڵام جێگە بایەخ و جێگەی متمانە بێ بۆ ئەوەی سڕی ئەم خێزانە نەباتە دەرەوە نەیباتە لای خێزانێکی تر سیقەی تەواویان هەبێ و ئەمیش سیقەی تەواو دروستکە بە هەردووکیان ئەو کاتە هەردووکیان نەیانتوانی چارەسەری کێشەکەی خۆیان بکەن گرنگە پەنا بەرنە بەر کەسێکی تر کە شارەزا بێ لە بواری پرسە خێزانەکانە بۆ ئەوەی کێشەکەیان بۆ چارەسەرکە ئەو کاتە وردە سەری کێشەکان ئەنیتەوە ئەگەر هیوایەک هەبوو تروسکاییەک هەبوو بۆ بەیەکەوە ژیان
بەڕاستی ئەتوان پێک بێنەوە بەڵام ئەگەر ئەم دوو کەسە هەموو طبیعەتیان لە یەک جیاواز بوو ڕەنگە ئەو کاتە جابوونەوە بە شێک بێ لە چارەسەر وەڵامەکەی هەم دیبلۆماسیانە بوو هەم واقعیش بوو. مامۆستا ینی ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد پیاو بزانێت خانمەکە ینی چی ئەوەیان بە پێچوانەشەوە هەر تۆزێکیش بێت پێدوانیە بێتە مایەوەی کە کەمترین کێشە ڕووبات ینی مراعاتکردنی یەکتری حتمما ژنوپەیە کە چونە ماڵێکەوە دوای مدەتێکی زۆر احتیمالی بە تەواتی لێکتری تێبگەن ئەم لێکتری تێگەشتە تۆ ئەزانی مەسەرەن خانمەکە چی پێویستە چۆن ئەوێتە ئامری لەگەڵا بکەی ئەم نزیک بوونەوە و ئەم ئەوەی کە چیان ئەوێ لە یەکتری نابێتە مایەوەی کە کەمترین کێشە ڕووبات. سروشتیە لە سەرەتای دروستبوونی ئەم کیانە نوێیە هەندێک گرفت ڕووبا بۆچی ئەکرێ ئەمیان تووڕە بێ ئەمیان هادێ بێ جاگەر هەردووکیان تووڕە بوون بۆ زۆر خراپە ئەکرێ ئەمیان تۆزێک پەلەپەلی بێ لە ئیش و کارە ئەمیان لەسەر خۆ بێ ئەگەر هەردووکیان پەلەپەلیان بێ ئەوە بەردەوام شەڕ و ئاڵۆزی دروستە بێ کەواتە بە مروری زەمان ئەم دوانە لە یەک تێگەن ئەزانن ئەم طبیعەتی ئەم لەگەڵ طبیعەتی ئەو جیاوازە کەواتە ئەمە بێ بەشێک تەنەزول بکە لەم سروشتەی خۆی ئەویش بەشێک تەنەزول بکە لە سروشتی خۆی هەتاوەکو هەردووکیان هاوسەنگیە دروستەکەن چی وا ئەکا کە ئێمە هەوڵ بین کێشەکان وەردە بچووکەینەوە ئەتوانم بڵێم خاڵی یەکەم بۆ بچووکردنەوەی کێشەکانەوەیە کە ئێمە خۆمان لە بەراوردکاری بە خەڵکی بە خێزانەکانی کە واز بێنین یعنی لە بەراوردکاری دوورکەوینەوە ئەوە بۆ من مەسەلەن لەگەڵ ئەو خێزانە وەکوێتیم ئەوە بۆ ئەوان ئارامیان هەیە بۆ ئێمەنیمان ئەوە بۆ خێزانی فڵان کەس وایە بۆ خێزانەکەی منوانیە ئەوە بۆ پیاوی فڵان کەس وایە بۆ پیاوەکەی منوانیە ئەم حاڵەتە بەراوردکاریە ممکی ئاسایە دوو خێزان لە یەک نەچن ئەمیان کۆمەڵێک ئیمتیازاتی باشی هەیە ئەمیان کۆمەڵ ئیمتیازاتی باشی هەیە ئەمیان کۆمەڵێک ئارامی و دەرونی و لێبوردەیی و فەرەهەم هێناوە ئەمیشان بە هەمان شێوە کۆمەڵێکی دیکە لە هەندێک خاڵی جوانە فەرەهەم هێناوە ئەمیان لە بواری مادیەوە متەمەکینە ئەمیان لە بواری معنیەوە متەمەکینە کەواتە هیچ کەسێک بێکێشە نییە بەڵام چۆن نەتوانی کێشەکان بچووکەیتەوە کەواتە خۆمان لە بەراوردکردن بە خەڵکانی دیکە بپارێزی ئەمە یەک دوو خاڵێکی تر کە گرنگە ئێمە نەگەڕێینەوە بۆ ڕابردوو ئەو کەمتەرخەمی هەڵە قسە بەرزکردنەوە دەنگ بەرزکردنەوە ڕێز نەگرتن شتێک کە ڕوویاوە ئەم لاپەڕێت داخست هەر کاتێکە ناڕەحەتیەک ناخۆشیەک دروست بووە و دووبار نەچیتۆتە لاپەڕەکانی یەک چونکم کێشەکە قوڵترە کاتەوە چارەسەر دوورترە خاتەوە سێهەم نەشترسین لە داهاتوو هەندێک جار مەسەلەن ئێمە ئەوەندە یەکدانەوەکانمان سەلبیە خۆشمان نازانین بۆ داهاتوو چۆنەژین ئەترسین لە داهاتوو بۆ نمونە لە ڕۆدارایەکەی ئەترسین لە ڕۆ کۆمەڵایەتەکەی ئەترسین لە باوکایەتی و دایکایەتەکەی ئەترسین لە بەدەمەبوونی مناڵەکانی خۆمان ئەترسین لە کەمتەرخەمی لە ئیلتیزاماتە کۆمەڵایەتەکانمان ئەترسین لە کاتێکە ئێمە توانیمانە تا ئێستش سەرکەوتوو بین خاڵێکی تر کە لێرە گرنگە بۆ هەر بۆ بچووکردنەوەی ئەو کێشە و گرفتانی کەوا دروست ئەبن مەسەلەن ئەوەیە کە ئێمە خۆمان حازر نەکەین بۆ هەموو کاتێکی گونجاو چۆکم حاڵەتی لە ناکاویشمان زۆر بۆ دێ حاڵەتی کتوپڕیشمان زۆر بۆ دێ لەوە ئەچێ بناڵێکی نەخۆشمان هەبێ ئەی چۆن مامەڵە لەگەڵ ئەم منداڵە نەخۆشاکەی لەوە چێ بناڵێکی ئۆتیزممان هەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵە ئۆتیزمانەکەی لەوە چێ حاڵەتی جەستەیی ئەم ژن و پیاوە هەتا زەمانێک مساعید بێت دوای تووشی کۆمەڵێک نەخۆشی درێژخایان ببێت ئەی تۆ چۆن مامەڵی لەگەڵاکەی کەواتە هەموو حاڵەتەکان کە دێنە پێش بۆ ئێمە هەمووی حاڵەتی ئاسایی نین ئەکرێ هەندێکیان ئاسایی بن شتێکی کەکە بە گرنگی ئەزانم ئێمە پلان دابنین بەپی ئەو توانایی کە هەمانە یعنی شتانێکی خەیاڵی دانەنێ لە مێشکی خۆمانە ئەبینە خێزانێکی بەم شێوەیە ئەو هەنگاوان ئەنین ئاوا ئەکەین ئاوا ئەکەین ئاوا ئەکەین بەڵام قدرەتی ئێمە لەگەڵ ئەو پلانە ناتوە ناگونجێ ئەو کاتە بێ هیوا ئەبین ئەو کاتە لە بری ئەوەی کە ئارامی دروستکەین کێشە دروستە بێن بینی ئەم دوانەیە ئەم هەنگاوانە بگرینە بەم خەنەعاتم وایە کێشەکان ئەگەر هەش بن وردە وردە بچووکەبنەوە ڵاکاک داناماشی بە شتێکەوتی لاپەڕەکانی کۆن هەڵ نەدەیتەوە بەخوا شڕفەرتنی لەگەڵ ماڵەوە بێ خانمی ماڵ چی مەلەفی دەست بۆ وەلەفە قورسانێگە شەڕێکی بچوو بێ ئەمە تا زۆر گرنگە شەڕێکی بچووکیش بێت شەڕە کۆنەکانی ژەر باسەکە ڕاستە مامۆستا ئێمە دکتۆر تایر هەورامی لە ڕەمەزانە بانگمان کرد بۆ بابەتێکی تەندروستی بانگمان کرد باز هەندێک قسەی خۆشمان کرد ئەو لەسەر ئارامی خێزان یەک قسەی کرد جامنەمی بیکەمە پرسیار لەتەوە وتی خانمی ماڵ هەر شتێکی وت بڵە بەڵە قوربان ئیتر وتی تۆ زۆر زۆر بێکێشە ئەبی لە ماڵ هەر بەڕاست پیاوان ئەگەر بەڵە قوربان بکەن جارجار کورتیشیکەنەوە بۆ بق
بەڵە قوربان ڕزگاریان نەبێت لە کێشەکانی ناوماڵ ئەگەر لە سێ حاڵەت تێپەڕی بێ ممکن ڕزگاری بێ ئەگەر ئەم دوانە سەنگەر لە یەک نەگرن لە کەمینان نەبن بۆ هەڵی یەکتری هێرش نەکەن بۆ یەکتری بێباک نەبن بەرامبەر بە یەکتری ممکنە مەسەلەن هێرشکردن تۆ نازانی تۆ ناتوانی تۆ تێناگەی تۆ فێر نابی چ ئەمیان بەوی بڵێ چ ئەلف بە با یا با بە ئەلفی بڵێ هەردووکیان هەر خراپە سەنگەر لە یەکگرتن مەسەلەن ئەم دوانە بە یەکەوەژین وڵێ تۆ هیچ بایەخێ بە من نادەی تۆ هیچ گرنگیەک بە خێزانەکەت نادەی تۆ هیچ کات باکت نییە لەوەی کرد لەم ماڵەیە ئاو هەیە نییە نان هەیە نییە خواردن هەیە نییە میوان دێت یان نایەت مناڵەکان پێداویستەکانیان جێبەجێ بێ یاخود جێبەجێ نابێ بێباکبوون بەرامبەر یەکتری ئەم ئەرکەکەی خۆی ئەسپێرێ بە بەرامبەر مەسەلەن باوەک ئەبێ کەسی یەکەم بێ لە ماڵەوە نەڵێن پیاو سالاری بڵێن پیاو سەلاری کەسی یەکەم بێ لە ماڵەوە خۆ ئەگەر خێزانێک سەرۆکی نەبێ ئەو کاتە فرە سەرۆکی دروستە بێ ئەو کاتە بڕیارەکان لە بری ئەوەی بە هاوبەشی دەرچن بە شپرزی دەرەچن ئەو کاتە سەردانەکان لە بری ئەوەی بە دڵخۆشی بڕۆن بە نیگەرانی ئەڕۆن ئەو کاتە هەنگاوەکانی ژیانی ڕۆژانەیان لە بری ئەوەی بە یەکسانی جێبەجێ ببێ بە ناهاوسەنگی ئەڕوە کەواتە سەرۆکی خێزانە بێ پێگەکەی دیار بێ ڕۆڵەکەی دیار بێ ئەگەر خۆی لاواز بێ بە دڵنیاییەوە بۆشایی بەجێ ئەهێڵێ بەڵام نابێت دیکتاتۆر بێ چونکە ئەگەر دیکتاتۆر بوو ئەو کاتە دیکتاتۆر چی دروستەکە سیقە دروست ناکە بێسیقەی دروستەکە خۆشەویستی دروست ناکە ڕق دروستەکە هاوسەنگی دروست ناکە ئاڵۆزی دروستەکە پیاو کاتێکەوە ئەتوانێ هاوسەنگی خێزانەکەی ڕابگرێت کەواتە سیقەی بەخۆیەتی کە پیاوە کاتێککە ئەتوانێت سەرۆکایەتێکی سەرکەوتو بکە کەواتە متمانی بەخۆیەتی کە سەرۆکیی سەرکەوتووە بۆی نەوتراوە بەڕێوەبەری خێزان چونکم بەڕێوەبەر ئەکرێ لە شوێنێکی ترەوە نووسراوێکی بۆ دێ ئەم تعمیمیەکە بەڵام ئەم سەرۆکی خێزانە کەواتە بێت سیفەتی سەرکردایەتی بوونی هەبێ ئەم سەرۆکە ناڵێ من وا ئەکەم وا ئەکەم وا ئەکەم جا سیفەتی سەرکردە وایە ئەڵێ ئێمە وا ئەکەین ئەو کاتە لەگە بەڵێکی تو تایری شاجێ بێتەوە باوا بکەین کەواتە منی ژوا بکەم و تۆی ژوا بکەی ڕاستە ئەگەر ئەمانە وتم ئەم سێ خاڵی لێ دەرکەی ئەوە لە پێناوی ڕێزە نەک بە ناچاری ژیان چووکم بڵێ وەڵا من ئەمە ئەەکەم حەچی ئەبێ با بێ بەڵام گرنگە ئاڵۆزی نەبێ نا ئەو خێزانە بە تەواوی لە بەریەک هەڵەوەشێ بەڵام خۆشەویستی هەبێ پایەکانی خێزان دامەزرابێ پایەکانی خێزان من وای وەسفەکەم بۆ نمونە ئەم هۆڵی کە ئێمە تیا دانیشتوین چی ڕایگرتووە ئەم سەقفە ئەم چوار دیوارە ڕایگرتووە ئەم چوار دیوارە من وای وەسفەکەم یەکەم پایەیان بریتە لە ڕێزگرتن کەواتە ئەگە تۆ بتەوێت ئەم هۆڵە باش ڕابگری ئەبێ پایی ڕێزگرتنی خێزان کە ئەمە سەقفەکەی خێزانەکەیە بە باشی مەحکەمکەی ئەگەر ڕێز هەبوو چی دروست دەبێ پایی دووەم دروستە بێ بریتە لە خۆشەویستی خۆشەویستی لە نێوان ژن و پیاوەکە ئەم خۆشەویستی ئەبێ ئەوەندە زۆر بێ کە چی دروستکە کە ئاوین دروستکە کە مەوەدەت دروستکە خوای گەورە فەرمێ وجعل بينكم مودة ورحمة نافرمي محبة ورحمة چونکە موچەی مەوەدەت چەمکی مەوەدەت زۆر بە قووەترە لە چەمکی محەبەت ئەگەر محەبەت ئەکرێ مەسەلەن کوڕ و کچی حەزیان لە یەک بێ ئەکرێ هەندێک جار تاکلایەنە بێ هەر کوڕەکە کچەکەی خۆش بێ کچەکە ئاگای لە هیچ شتێک نییە بەڵام مەوەدەت ئەبێ هەردووکیان یەکتریان خۆش بێ خۆشەویستیەکی تەنها ناوەخیش نەبێ هەم زارێکی بێ هەم کردداری بێ ئەم سەکات مەوەدەت دروستە بێ ئەگەر مەوەدەت دروست بوو چی دروستە بێ دوای ئەوەل لە سەرەتایە مەوەدەت دروست بوو لە کۆتاییە ڕەحمەت دروستە بێ پاشان پایەی سێهەم بریتێ لە متمانە هەر خێزانێک متمانە لە نێوان تاکەکانیە پارێزراوە بوو خێزانێکی تۆکمەیە ئەو کاتە ئەسراری ئەم خێزانە ناچێتە دەرەوە و ئەم کەسانش لەناو ئەم خێزانە ئەژین لە دەرەوە پەن نایەن ئەگەر متمانە دروست بوو لە دوای خۆشەویستی لە دوای ڕێز چی کە دروست ئەبێ دوای متمانە ئەوەی کە دروست ئەبێ بریتە لە هەم بەرپرسیارەتی و هەم لێبوردەیی
چونکە ئاساییە دوو هاوڕێژ بە یەکەوە ئەوە نەمتمانیان بە یەک هەیە ئەمەنەیەکیان خۆشەوێ ئەمەە ڕێز لە یەکە گرنگ ئەگەر یەکێکیان دڵی ئەویشی زویر کرد ئەم سێ خاڵی پێشوو بەشی ئەوەی تێ ئاڵێتەوە کەوا لێبوردە بێ کەواتە چەمکی چوارم پایی چوارم بریتە لە لێبوردەیی لە ناو هەر خێزانێکە ئەم چوار پایە دروست ببێ ممکن نییە ئەم خێزانە نەتوانێت بە شێوەیەکی گونجاو ژیانی خۆی بەدێتە سەر ممکن نییە کێشەکانی بچێتە دەرەوە ممکن نییە کێشەی گەورەی تا دروست بێ بەڵام هەر پایەک بڕوخێنی کاریگەری بەجێ ئێڵی لەسەر پایەکانی تر وردە وردەوانی کەش لە قەدە خی پروردگار خێزانەکانی ئێمەش و بیسەران و بینەرانیشمان و تاوی ئەوانی کە لەم کوردستانیان چکە خێزان پایەکی گرنگە خێزانێکی ئارام و خۆشەویست و ئەومان پێ بەخشێت و هەر خێزانێکیش گرفتیکیانەیە کێشەیەکیانەیە خۆی گەورە بە ڕەحمی خۆی هاوکار بێ لە چارەسەرکردنی کێشەکانیان زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا سەعادل تۆفیق ڕێنماییکاری پەردۆی سپاس بووی کە لەم تەوەی لەگەڵمان بوویت دەست خۆش بەخوا.